دووهەم مانگێک بتۆرێ بۆ تەجروبە بەڵام مناڵەکانی لا بەجێ بێڵە ئافرەت ئەم نقطەیە نازانێ پیاو چەند ئیزعاجە لەوەی کە مناڵی لات پیاوەکە مناڵەکانی خۆشەوێ مناڵەکانی خۆشێ بەڵام لەبەرەوەی خزمەتە گەورەکە دایکەکەیان ئەیکە ئافرەت بەخوا قەسەم بیتوانێت زاڵ وایە بەسەر نەفسی خۆی و ئەو عاتیفەی کە هەیەی مانگێک بەسەر پیاوەکەیە مناڵەکانی بەجێ هێشتایە تۆ بەی مەرجی پێکرد بەس ژنە سەیتەرە بەسەر نەفسی خۆیان ناکە چەند جاریش ئەمەم بە ژنی تر وتومە بتۆرێ مانگێک بتۆرێ مانگێک ئاوڕی لێمە دەرەوە تەلەفۆنیشی کرد دایخە ئاوڕی لێمە دەرەوە بەشی مانگێک پارەی خۆت بێنەوە مەسروفی خۆت بشێش بەڵام مناڵەکان بەسەر ئەوە بەجێ بێڵ مناڵێکی 2 ساڵ ڕینگە ڕینگ و نیوە شەو داوای دایکێکە پیاوەکە چەند ئیزعاجەکە پیاوە ناتوانێت بچێ بۆ ئیش پیاوە بە قوربان و بە ساقەی دنیا بە بڕۆژنەکەم بۆ ئاشتکەنەوە ئەمە خوتەی یەکەمم ئەوەیە کە یەکەم دینەکەت بگرە خوتەی دووهەمم کە پێت دەڵێم مانجێک بتۆرێ و ئاوڕی لێمە دەڕۆحسا تەلەفۆنەکەشت داخە لە ڕوویە خەمی مناڵەکانی شت نەبێ نافۆتێن تۆ لە ئەوروپای سێهەم لێی جیابەرەوە بە قانون مناڵەکان وەرەگریتەوە لەم ئەوروپایە یەک پیاوێکم بینی جەزائیری مناڵەکانی بردەوە بە قانون لەبەرەو دایکەکەی مخدراتی بەکارهێنا نەرویجیش و دایکەکە قانون دایان بە پیاوەکە لەبەرە زۆر خزمەتی مناڵەکانی کرد و بۆیان دەرکە و محکەمە کە فعلەن پیاوەکە کەفوئترە تۆ دایکی لەبەرەو قانون ڕێگای یارمەتی تۆدا ئافرەتیشی قانون لە پشتی تۆیە زیاتر اختلافیشتان زۆر بێ ئەوە بن بۆ ئوتێل ماڵەکەش بۆ تۆ بەجێ دێڵ تۆ تەسەڕوفی پێوەکە ئەجیناگەر بردیانی ماڵەکە تۆت بن بۆ ماڵێکی تر بە مناڵەکانیش ئەوە بێ زیتەی چاوی بێ تۆ خۆت بە زەعیف هاتۆتە پێشتاو لەبەرەوەی تۆ وازانی کە سوکارت نییە لەبەرەو زەعیفی خەڵک کە سوکاریشێ عشرەتیشی هەیە هزار شەقیشی تێڵە دەر ناشوانە قسە بکە عشرەتیشەیە عشرەتی بۆ چیە کابرا لە کوردستان و ئەم لێرە لە ئەڵمانیا تێڵت دادەجان یەکەم سروە لەسەر دینداریت دووهەم مانگێ بتۆرێ مناڵەکان بۆ ئەو بەجێ بێڵە سێهەم لێی جابەرە بە قانون مناڵەکانە بیتەوە کە مناڵەکانت بردەوە هاتی تۆ سەرمایی خۆت بڕیارەکەی خۆت بدەکە چیتەوە بۆ کوردستان تەعینەبی دا ئەمەزری دامەزرانەکەت شوکردنەوەت بێ دامەزرانەکەت لە دائیرەیەک بێ دامەزریتەوە تەواو گەڕێتەوە سەر کە سوکارت هەیە یا خەڵکی تری مسلمان هەیە ئەوانە